ئەگەر خوای گەورە لەش ساغی بە تۆ بەخشی تەندروست بووی سپاسی خوا بکە الحەمدولله تەندروستم وبشلي وكو بيغمري خوادي فرمو صلى الله عليه وسلم اللهم إني أعوذ بك من زوال نعمتك خوايا أو نعمتانم لي نسيني توا تندرستي تيا بردوان بولي خوايا سپاس بوتو كلشم ساقا چند جا باس ما قلو برادر يكميا بسري إيشاكا خوايا قرر الشفاء بدا دعاي خيري وكان خوايا الشفاء بدا يا ربي أم بياوا بسري إيشاكات الله چارە سەرەکەم لە ئوردن هەیە بە 250 دەفتەر 250 دەفتەر بدات ئەم جا وەکو من و تۆ قاچ و دەستی دەجوڵێ و دەتوانێت بڕوات و بجوڵێ ئەم دەست جوڵانە بە 250 دەفتەرگە قاچتە بە کەیفی خۆت قاچە جوڵێنی ئەڕۆی دەسە جوڵێنی وا دەزانێمە ئازایەتی خۆت و باوباپیرتە خوا و نیعمەتەی پێت بەخشیوە ئەڵێ وەڵڵاهی دەیەها ساڵە دەستم نەبردۆ بۆ دەم نانێکم بە دەستی خۆم نەخواردۆ ئەگەر خوالێتی بسێنێ ئەم سیحەت و تەندروستیە چێ هەیە بۆتی بگەڕێنێتەوە